ڕێگایەکی دوور و سەخت دەبڕین تاوەکو دەگەینە گوندەکانی برادۆست و لە ڕێگای شاشەی پەیامەوە ئێش و ئازارەکانی ئەو گوندنشینانە دەگوازینەوە. بەردەوامی بردومان و تۆبارانەکانی وڵاتانی دراوسێ بە بیانووی پارتانەیارەکانیان ژیان و گوزەرانی گوندنشینانی برادۆستی بەڕادەیەک سەخت کردووە، ئەوان بە ترسەوە ژیان دەگوزەرێنن. ڕەز و باخی زۆرێک لە گوندنشینان سوتاوە و ڕەنج و ماندووبوونیان بە هەدەر چووە و حکوومەتی عێراق و هەرێمیش بێدەنگن لە ئاست قوربانیدانی هاوڵاتیانی مەدەنی. بە درێژایی حکومڕانی کوردی دانیشتوانی ئەو ناوچە سنووریانە لە ترس و لە ڕاوچێ و لەژێر هەڕەشەی تۆپ و فڕۆکە جەنگیەکان ژیان بەسەر دەبەن. ئەوەش بۆ مایەی زەر و زیانێکی زۆر وە سووتانی ڕەز و باخ، سووتانی پاوان، گیا، ئەو شتانە هەمویان کە بشگەلەوە کە دارستانەکان بەخۆ دەبیندار و ئەو شتانە زەرەرێکی زۆری بەرکەوتووە کە بۆ هۆی ئەوەش کە شەهیدمان داوە کە ماڵە جیرانێکمان منداڵێکی شەهید بۆ دوانیشتیان بریندارە. ئێمەش بۆ ماوەی 4 ڕۆژ ماڵمان بەجێ هێشت بەهۆی ئۆتۆبارانە. وەڵی چ ژیان گوزەران نییە، ژیان نەما گوزەران نەما ئەلان تێ لە تەمای خۆنی داخوا هەتای هێوارێ تۆ بلێدە لێ نادە بساخیت چوە ناچیەوە ئەوە نەما پێشات بە هەسکێ ماکە لە سوورچیانە بە هەشتە باڵ گۆڕێنەبوو ئالانە بەڕاستی نوێر بی وەڵی دوماگەت بەدەمە نوێر بیم ئێ ڕۆژێ هاان تا گەلاشە لێ تۆپا دەست بگەی سەرگەڕاینەوە ئەگەر وەنا خۆتان هەتا هەوا لێرە بوون تێگەی ئالانشتا هەتا و حیزبە لێ لەو مەتیخادی و هەبیتن ئێزانە ئەو حیزبانە هەرچی ناو لێرە بڕۆ نەمینن لایرە تۆ باران کرامە بزناخیری بەرا ئێرە تۆ باران کرامەش ترسان ئەمەشەیەک لە لاچێراتین دوای تڕمبیلەکات ئەمەی بڕینە بێ قەپوشتێ لە بێ قەپوشتێشی بەلا بڕینە گوندە کەدی لێ دێش ئێنەمە هاتنە دوو مامیان بڕین و زەرڕێبوومی. لە ماوەی دوو مانجی ڕابردوو لە برادۆست 8 هاوڵاتی بوونە قوربانی کەوا 2 کەسیان گیانیان لەدەستداوە و 6 کەسیش بریندار بوونە. لە قەندیلیش 7 هاوڵاتی بوونە قوربانی کەوا 3 کەسیان شەهید و 4 کەسیش بریندار بوون. لەم ساڵەدا 4 هاوڵاتی تەنان بەهۆی تۆباران و بردومانی تورکیاوە 4 هاوڵاتی بریندار بوون، هاوڵاتێکی شەهید بوو و هەروەها لە بەهۆی کۆماری ئیسلامی ئێرانیشەوە 2 هاوڵاتی بریندار و هەروە هاوڵاتێکی شەهید بوو. کۆی گشتی 2 هاوڵاتی لەو ماوەی ئەم ساڵەدا بەداخەوە بەهۆی تۆبارانی ئێران و هەروە تورکیادا شەهید بوونە. هاوڵاتیانی برادۆست ژیان و گوزەرانیان لەسەر ئاژەڵداری و کشت و کاڵە کەچی جەنگ پوش و پاوان و کشت و کاڵی لێکردوونەتە سوتەمەنی و دارگوێزی تازە هاتۆتە بەر ئاشوبی جەنگ کەوتون. سەرەڕای چۆڵبوونی 115 گوندی برادۆست لە ڕابردوو لە ئێستاشدا 20 گوندی تر مەترسی چۆڵبوونیان لێ دەکرێ و بەردەوامیش بەهۆی شەڕەوە ئاوارە دەبن. تۆبارانی وڵاتانی دراوسێ بەهۆی پارتەنەیارەکانیان لە دەڤەری برادۆست بەردەوام قوربانی هاوڵاتیانی لێکەوتۆتەوە. ئەمە ماڵی ئەو ئافرەتەیەکەوە لە هەفتەی ڕابردوو بەهۆی تۆبارانەکانەوە شەهید بوو. زەیتون لێرە سەرقاڵی ئامادەکردنی ژەمی نیوەڕۆ بووە، بەڵام تۆبارانەکان نەیان هێشت کەوا ژەمی نیوەڕۆ ئامادە بکات و خۆی شەهید بوو، 2 براشی لەگەڵ بریندار بوو. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، دەڤەری برادۆست.